یەکێکتر لە تۆر و گفتوگۆکانمان سەکردنە لەسەر 23 ساڵی یادینامەزراندنی کەناڵی کورساتی عزیز تا چەندە کورسات وەکو کەناڵێک وەکو دەستگایەکی فراوان پابەند بووە بە ئیتیک و یاسای ڕاگەیاندنەوە تا چەندە هەوڵی داوە میهەنی کار بکە پیشەی کار بکە بابەتە گفتوگۆکەین لەگەڵ زۆر بەڕێز پرۆفیسۆر فرسامان فەوزی کە بەڕێزیان پسپۆرن لە یاسای ڕاگەیاندن دکتۆر سڵاو لێ بەیانیت باش سڵاو لێ ساڵی نوێت پیرۆست لێ بەش پیرۆست بێت لە گشت بەخێر سەرچاو دکتۆر 23 ساڵی یادینامەزرانی کەناڵی کورساتە وەکو پسپۆڕێکی میدیایی چۆن ڕوانیتە کارکردنی کورسات بەڵێ سەرتا پیرۆزبایی یەکەم لە گشت کارمەندان و بەڕێوەبەرانی کەناڵی میدیایی کورسات بە بۆنەی ساڵی دامەزراندنیەوە کە 23 ساڵەوەکو مناڵێک چۆتە ناو ماڵی زۆربەی خێزانە کوردیەکان بەڵام مناڵێکی ژیر و سەلار مناڵێکە بە پەروەردەیەکی باش بۆیە هەمیشە کورسات لە شوێنی لە دڵی خەڵکیدا بە گشت چین و توێژەکانیەوە بە گشت تەنانەت بیر و بۆچوونە جیاوازیەکانەوە بە چاوێکی ڕێزەوە سێری کورسات دەکات چکە هەوڵی داوە پێش هەموو شتێک بیل لە بەرژەوەندی گشتی بکاتەوە بیل لە ئیتیکی کاری ڕاگەاندن بکە هەتا ئەگەر لەسەر حسابی ئەوەش بەیە کە لە ڕووی بینەرەوە تا ڕادەیەک کەمتر ببێتەوە بەهۆی ئەوەی کەمتر ئیشی لەسەر تەشویق کردووە وەک لەوەی ئیشی لەسەر لایەنی پەروەردەیی کردووە لایەنی کوردایەتی کردووە بۆیە من پێم وایە یەکێکە لە کەناڵە سەنگینەکان یەکێکە لە کەناڵە ڕەسەنەکان کە ئەگەر لە ماڵەوە دابگرسێت و واتە با بڵێن گەورەی ماڵ لە ماڵ نەبێت لی ناترسێت لەوەی کە چی پەخش دەکرێت لێ ناترسێت لەوەی کە چی دەگەێنێتە مناڵەکانی چکە دڵنیان لەوەی کە ئەوەی لە کەناڵی کورسات پەخش دەکرێت بەرهەمێکە دەرئەنجامێکە کە لە سوودی دەوروبەر و لە سوودی مناڵان و گەورە و گەنج و هەرزەکاران دەشکێتەوە. باشە دکتۆر خاڵێکی گرنگت باس کرد بابەتی ڤیو لەم ڕۆدا دەزانین زۆر جار شەڕی لایک و ڤی و زۆرترین ڤیوەر بۆ کەناڵەکرێ باس لەوە کرد کە کورسات نەچۆتام شەڕۆ تا چەندە گرنگە یعنی بەشداری لەم شەڕیان نەکە شەڕی کۆکردنەوەی ڤیو بە هەر شێوەیەک بێ بە هەر ڕێگەیەک بێ بەڵێ خۆی لە دوجارە ئامانجی کەناڵەوەیە کە زۆرترین خەڵکی بینەری هەبێت بۆی زۆرترین کاریگەری هەبێت بەڵام نابێت ئەمەش ببێتەوەی ئەوەی کە لەسەر حسابی کوالیتی بێت لەسەر حسابی بەهای بەرهەمەکانی بێت واتە مەسلەی بۆ نمونەوەی کە لە ڕاگاناوترێ مەسلەی زوو بڵاوکردنەوە سبقی سەحەفی گرنگە بەڵام نابێت لەسەر ئەساسی ڕازگۆیی و دقی هەواڵەکان نابێت بۆیە کورسات هەوڵی داوە لایەنی با بڵێن ڤیوی زۆرکە لە ڕێگەی زیادکردنی با بڵێن جوانکردنی ئستۆدیۆکانیەوە لە ڕێگەی کۆمەڵی بەرنامەی جیاوازیەوە بەڵام بە شێوازێک ئەو کارەی نەکردووە کە ڤیو بکاتە ئامانج ڤیو کردوتە وەسیلەیە بۆ گەیاندنی پەیامەکانی نابێت ڤیو بێتە ئامانج و نابێت زوەری بینەر هەڵسەنگێنەری ئەوە بێ و کەناڵە سەرکەوتووە یاخودنا چونکە ئەگەر حساب بۆ بکەی ڕەنگ هەندێ پێگە و هەندێک سایت هەبێت لەبەروی بابەتەکانی سەرنجڕاکێش و وروژێنەرن بینەری زۆرە بەڵام چی ئەگەێنێت چی بەرهەمێک بڵاو دەکاتەوە بێگومەم لەوانەیە بەشێک لە بەرهەمەکانی خراپێ کورسات ئیشی لەسەرەوە نەکردووە بە ڕەسەنایەتی خۆی کاری کردووە ئیشی لەسەرەوە نەکردووە زۆرترین بینەر بۆ خۆی پیاکە لەسەر ئەساسێک ئامانجێک کاری کردووە کە پێی وایە بینەرەکان کەسەکانی دیکە دەبێت بێن کەناڵی کورسات بکەنەوە بۆ ئەوەی سوود بە خۆیان و بە دەوروبەرەکەی خۆیان بگەێنن بەڵام لەگەڵ ئەوەشتا کاگە ڕانکۆ دەبێت ئەومان بیر نەچێت کە دەبێت لە داهاتوودا لەم ساڵدا لە ساڵانی داهاتوودا کورسات کار لەسەر ئەوەش بکە کە بە شێوازی مەشروع بینەر بۆ خۆی زیاکە ڤیو بۆ خۆی زیاد بکە بۆ ئەوەی کاریگەریەکانی زیاتر بێت واتەڵم پێشنیارە چییە یعنی پێت باشە کورسات چی بکە لە ئایندەیە بەڵێ من پێم باشە وەکو ساڵانی پێشوو کورسات کە دەهات کۆمەڵێک پسپۆڕی لە دەروی خۆیدا کۆ دەکردەوە بۆ احتیبارێکەوەی لەناو گالیسکەیەک دانیشتوێ پندێکی سڵینی هەیەڵێەوەی لەناو گالیسکەی دانیشتوێ نازانێت تایەکانی چۆن ئەجۆڵێەوەی لە دەرەوەیە ئەبینێت چۆن تای ئەو گالیسکەیە ئەجۆڵێتەوە کەسانی پسپۆڕ بانکە لە بوارە جیاوازەکاندا هەڵسەنگانی بۆ بکەن هەڵسەنگانەکەش ئەوەندە مەدح و سەنا نەبێ ئەوەندەی کە دەستخستنە سەر خاڵی لاوازەکان بێ یان پیشاندانی خاڵی بەهێز بێ بۆ داهاتوو چکە مانەوەی کورسات لەم ساڵدا وەکو ساڵی 22 کەواتە
پێشکەوتنی نەبینیوە بۆیە دەبێت جیاواز بێ لە 22 دەبێت جیاوازتر بێ لە 21 چونکە کەناڵی دیکە پێش دەکەوێت تۆش دەبێت پێشکەوی بەڵام پێشکەوتنەوە کە جاریچکە دەڵێن نابێت لە سەراساسی استراتیژیەکە بێت کە بریتە لە خزمەتکردنی خەڵکی و بەرژەوەندی گەشتەکان چی بکرێ بۆ باشە زیاتر گرنگی بە هەواڵ بە زیاتر گرنگی بە تەشویقی ناو ستۆدیەکانیەوە بە زیاتر بە گرنگی بە با بڵێن تەنەوع واتە هەمە ڕەنگی ئەو کەسانە بە کە دێن چاپێکوتن لەگە کورسات دەکەن و ئەمانە کۆمەڵی خاڵن کە دەتوانێت کورسات سوودیان لێ ببینێت جگە لەوەشی کە هەڵسەنگانە بۆ بەردامجەکانی بکە بزانە کام بەردامجانە ئیتر وردە بینەری کەم بۆتەوە و چی بکرێت بۆی بینەری زیاد بکرێت یان بەردامجەکار بگۆڕێ بە بەرنامەی دیکە یان سوود لە کەناڵە جیهانیەکان وەرگیرێکە زیاتر بینەری زیاترە کاریگەری لە کۆمەلگاکی خۆی زیاترە کە ئەوان بۆچێ و کاریگەریان هەیە باوا بکەین سوود لە خاڵە پۆزتیفەکانی ببینین بۆ پێشخستنی کەناڵی کورسات کەواتە گۆڕانکاری گرنگە بێگومان باشە دکتۆر دوایین قسە و پەیام و شتێکێکە لەسەر کورسات من دەمێ باسێکی سەرەتایی دامەزراندنی کورسات بکەم ئەو کاتێ ئێمە لە هەولێر بووین بەڕاستی ئەو کاتێک کە کورسات بڵاو بۆەوە کە با بڵێن دامەزرا و دەستی بە پەخشی کرد هەواڵێکی زۆر گرنگ بوو تەقینەوەیەکی گەورە بوو لە ناو با بڵێن ناوەندی ڕۆشنبیری و ڕاگەیاندن کار و ئەوانەی نووسەران و کەسانی دیکە لە هەموو شارە جیاوازەکان ڕێک بێ لە باسی هەولێرەکەم لە وڵاتێکی ئەوروپی شاروا بێ بەڵام من بیرم دێ لەو کاتەدا ئامێری سەتەلایت بەرنەئەکۆ لە بازاڕەکاندا زۆرترین فرۆشی هەبوو لەو هەفتێ و لەو مانگەدا لە بەرەوەی خەڵک تامەزرۆ بوو کە کەناڵێکی جیاواز کە باسی ئەو کاتە دەکەم کەناڵێکی جیاواز دەنگ و ڕەنگێکی جیاواز بێتە ماڵەکانیەوە ئەو کاتم بیرە کە هەموو ساڵێک کە گوێم لەوە دەبێت یادی کورساتە لە یەکی یەکە ئەو ڕۆژم بیر دەکەوێتەوە کە چەند ڕۆژێکی خۆش بوو وەکو جەژنێوا بوو کە کەناڵی کورسات دەستی بە پخشەکانی کرد هیوادارم سەرکەوتوو بێت هیوادارم بەردەوام بێت هیوادارم لەسەر ئەو استراتیژەی خۆی کە بریتە لە بەهێزکردنی جیهانی پێکەوە ژیان لێبوردەیی پاراستنی مافەکانی مرۆڤ کەمتر کەوتنە ناو هەڵەی تەشیر و تاوانەکانی ناوزرانەوە کە ڕنگ بێ بە بەراورد بە زۆربەی کەناڵەکان کەمترین هەڵی لەو ڕۆەوە کردوێ هیوادارم بەردەوام بن و سەرکەوتوو بن لە ڕووی یاساییەوە لە کارەکانی کورسات ڕازین ئەوەندەی کە من ئاگادار بم کەمترین سکاڵا کەمترین کێشە یاسایی بە دوای خۆی داهێناوە چونکە لە جاتەوەی جارێک دوو جار سێ جا بیرەکاتەوە ئینجا پەیامدێرەکانیان اینجا بێژەرەکانیان اینجا ئەوانەی کە لە پشتی بەڕێوەبردننی و کەناڵەوەن کارەکانی خۆیان دەکەن و گرنگی تەنها بە خێرایی نادەن گرنگی بە کوالیتیش دەدەن دکتۆر سپاس بامەدەبوون سپاس بۆ وتەکانت بۆ پێشنیارەکانت زۆر سپاس کە لەگەڵمان بۆی سەرکەوتوو بن زۆر سپاس